علي طه ليلى علي عبد العزيز محمد لشويني اندامي دز لكار كيشاوا سرسنار احمد محمود بيروان فقي اسماعيل باسو لشويني اندام دز لكار كيشاوا هلز احمد محمد حسن دلير عبد الخالق حازي لشويني اندامي دز لكار كيشاوا علي حمد صالح طه مهدي علي عبد الله الرحيم لشويني اندامي دز لكار كيشاوي كاظم فاروق نامر پوختەی دانیشتنی ژمارە 1 ئاسایی بەپێی حکمی بورگەی دووەم مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 1 ئاسایی خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 1/3/2023 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان دووەم 1 دقیقە بێدەنگی وەستان بۆ ڕێزێنان لە گیانی پاکی شەهیدانی کوردستان و عێراق لەگەڵ مارشی نەتەوەیی سەیەم خوێندنەوەی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان چوارەم دەستپێکردنی برگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان پێنجەم کردنەوەی وتەی بەڕێز سەرۆکی پەرلەمان تایبەت بە خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لەلایەن سەرۆکی پەرلەمان شەشەم وتەی بەڕێزان سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمان بە بۆنەیکردنەوەی خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان حوتەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پێشنیازە یاساینە بڕیارانەی خوارەوە. یەک پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی ئەشکەنجەدان و خراپ مامەڵەکردن لە هەرێمی کوردستان دوو پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی گەزی زانستی سێ پێشنیازە یاسای ناوەندی وەرگێرانی سەرچاوە زانستیەکان لە هەرێمی کوردستان چوار پێشنیازە بریار تایبەت بە خاکسپاردنی شەهید پێنج پێشنیازە یاسای هەمواری دووەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکان زیاتر ڕوویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لیستی ئامادەبوو ئامادە نەبووی ئەندامان لە دانیشتنی ژمارە 1 ئاسایی لە 1/3/2023 بەڕێزان ئاشنا عەبدوڵڵا قادر ئامادە نەبوو ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت باڵام بۆ محەممەد عەلی ئامادە نەبوو بەدریە ئیسماعیل محمود ئامادە نەبوو جەمال حوێز مستەفا مۆڵەت دابان محەممەد حوسێن ئامادە نەبوو دیاری ئەنوەر حەمە ڕەحیم ئامادە نەبوو ڕووپاک ئەحمەد ڕەحمان ئامادە نەبوو زیاد جەبار محەممەد زیاد جەبار محەممەد مۆڵەت سەرکۆ ئازاد حوسێن مۆڵەت سیپان سالم حەسەن ئامادە نەبوو سیروان فەرەج محەممەد مۆڵەت شاخەوان ڕەوف مستەفا ئامادە نەبوو شیرین ئەمین عەبدولعەزیز ئامادە نەبوو عەبدولستار مەجید قادر ئامادە نەبوو عومەر عەبدوڵڵا فەتاح ئامادە نەبوو فەرید یعقوب ئیلیا مۆڵەت کاوە عەبدولقادر حەسەن ئامادە نەبوو گۆران عومەر عەلی مۆڵەت لەنجە ئیبراهیم عەبدولڕەحمان مۆڵەت موژدە محمود محەممەد ئامادە نەبوو مسلم عەبدوڵڵا ڕەسوول ئامادە نەبوو هاوڕێ بەنام محەممەد ئامادە نەبوو هەوڕەمان حەمەد شەریف ئامادە نەبوو مەم بورهان مۆڵەت. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین ناوی خاڵە پەیڕەویەکانیش موناخان ئەیان نووسێ. بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان ئاماژە بە خاڵی یەک لە بڕگەی یەکەم لە مادەی پێنجەمی یاسای ژمارە 4 ساڵی 2014 و بڕگەی یەکەم لە مادەی 43 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمان لیژنەیەکی 5 کەسی پێکەهێنێ بە مەبەستی پاڵاوتنی کۆمسیاران بۆ ئەنجومەنی کۆمسیاران بۆ مەبەستە داوا لە فراکسیۆنەکانی پارتی یەکێتی گۆڕان هەردوو گەورەترین فراکسیۆنی پێکاتەکانەکەین نوێنەری خۆیان بخەنە ڕوو بە مەبەستی دەنگ پێدانیان. بەڕێز کاک زانە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان نوێنەری فراکسیۆنی پارتی کاک تۆربژار کۆچەر دەبێت. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کاک زیاد فراکسیۆنی یەکێتی. بەڕێز سەرۆکی پەرلەمان نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لیژنەی بەڕێز کاک عەباس فەتاح بێ. بەڵێ سپاس. بەڕێز گوڵستان خان فراکسیۆنی گۆڕان. بەڕێز سەرۆکی پەرلەمان نوێنەری بزوتنەوەی گۆڕان بۆ لیژنەی پێکهێنانی کۆمسیۆن بەڕێز کاک بەڵێن ئیسماعیل حاجی. بەڵێ زۆر سپاس. کاک ڕۆمیۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان نوێنەری هاوپەیمانی یەکێتی نەتەوەی سەرجەم فراکسیۆنەکانی کەلدووە شوورەکان بەڕێز ڕۆبینە ئەویمەت. بەڵێ کاک محەممەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان نوێنەری فراکسیۆنە تورکمانیەکان پەرلەمانتار سارە دڵشاد چاوشلی. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەیە ئەو 5 نوێنەرەی فراکسیۆنەکان ببن بە لیژنەی تایبەت بۆ مەبەستی ئاماژە پێکراو با بفەرموێت دەنگ پێ بدە.
بەڵێ پەسەند کرا زۆر سوپاس. بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بڕگەی دووەمی بەرنامە دڵنیا بنوەتانەکەم بەس ئەو بەڕێزانە لە چاوەڕوانیان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی دووەمەکەین کە بریتیە لە سوێند خواردنی ئەم پاڵێوراوانەی خوارەوە بە پێی حکمی مادەی 27 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێز یەکەم حسێن عوسمان شەریف عومەر لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوە دکتۆر شێرکۆ جەودەت مستەفا. بەڕێزیان ئامادە نەبوون. دوو ئیسلام سەعدی عەلی مامەک لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوە مەوسا بەکر عومەر عەبدوڵڵا. بەڕێزیان ئامادە نەبوون. سێ بەڕێز عەبدوڵڵا حەسەن محەممەد حەسەن لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوە ئیسماعیل عەلی تاها. بەڵێ فەرموون. کاکسۆر جەنابتان سێر بخۆن. بەڵێ فەرموون. بەڵێ فەرموون. بەناوی خوای گەورە و میهرەبان من عەبدوڵڵا حەسەن حەمەد حەسەن وەرتی بە خوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بەڵێ پیرۆستان بێ فەرموون. بەڵێ بەڕێز لەیلا عەلی عەبدولعەزیز محەممەد لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوە خاتوو سەرچنار ئەحمەد مەحموود. فەرموون. بسم الله الرحمن الرحيم. من ليلى علي عبد العزيز محمد بخواي گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بەڵێ زۆر سپاس. پیرۆستان بێ فەرموون. پیرۆست بێ. بەڕێز بێریوان فەقی ئیسماعیل باسۆ لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوە مامۆستا هەڵەز ئەحمەد محەممەد حەسەن. فەرموون. بەڵێ فەرموون. نوای خودێ مەزن و دلوبان ئەس بێریوان فەقی هەرکی خدایم بە خدای گەورە سوێن دەخۆم پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بەرژەوەندی باڵەکان بکەم. بەڵێ پیرۆستان بێ زۆر سپاس. فەرموون. پیرۆز بێ خاتون. بەڕێز دلێر عەبدولخالق حاجی لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوە عەلی حەمە ساڵح تاها. فەرموون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان من دلێر عەبدولخالق حاجی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بەڵێ پیرۆستان بێ زۆر سپاس. فەرموون. پیرۆستان بێ. پیرۆز بێ. پیرۆز بێ. بەڵێ بەڕێز بەهدی عەلی عەبدوڵڵا ڕەحیم لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوە دکتۆر کازم فاروق نامق. بسم الله الرحمن الرحيم. من مهدي علي عبد الله رحيم بخواي گەورە سوێن دەخۆم
کە پارێزگاری لە یەکیەتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بەڵێ زۆر سپاس پیرۆستان بێ فەرمونون پیرۆستان بێ. بەڵێ بەڕێزان ئێستا خاڵە پەیڕەویەکان وەرەگرین. شیرین یونس. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەموو جەلسەیەکی پەرلەمان لە سەرەتاوە تا ئێستا داوامان کردووە کە پێشنیازە یاسای هێزەکانی خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆ بخرێتە بەرنامەی کارەوە. بەڕاستی یعنی زۆر زۆر بەسەرچوو دەکرێت ئەو خولە تەواو دەبێت و ئەوان هیچ نەتیجە چان نابێت. و داوا لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکەم کە لیژنەی ناوخۆ ڕابسپێرێت بە مەبەستی بە دواداچوون سەبارەت بە دەرچوانی مەرسومی و ئەفسەرانەی کە لە خولی ئەفسەرانیان تەواو کردووە لە زووترین کاتدا بۆیان تەواو بکرێت. سوپاسان دەکەم. بە یادداشت ئاراستەمان کەن بۆی لیژنە ڕابسپێرین. سوپاس. کاگیاسی. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من نزیکەی 5 ساڵە لەو پەرلەمانم داوا لە بەڕێزت دەکەم کە بوجە بێتە ئەو پەرلەمانەی هەتا ئێستا بوجە نەهاتووە. وە بزانم ئەگە بوجە بێتە ئەو پەرلەمانەی هەموو کێشەکانی مامەستایان و خانەنشین و هەمووی حەل دەبێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان من 2 ساڵ دەبێ یادداشتێکم دا بەڕێزت کە لیژنەیەک پێک بێ بۆ ڕانیەی لەسەر ئەو 2 سایدی ڕانیە و لەسەر ئەو 16 خانووی کە هەتاکو ئێستا کە بە تەزاوزی کراون هەتا ئێستا لوزنەم نەدیوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو کارەساتی گەورە لەو ماوەیەدا ئاشکراکراون. یەکیان ئەو ئاردەیە کە لە دەوڵەتان دێ ئەوە بەپێی هەموو ستاندەری جیهانی کە ئەو ئاردا هەموو ژەهرە و یعنی نابێ بێتە خاکی کوردستان. کارەساتێککە دەرمانە کە گەورەترین دکتۆری کوردستان ئیعلانی کردو دەڵێ ئەو دەرمانانەی لە ئوردن دێنێرە هەمویان ئەکسپایرن. بۆیە دا لە بەڕێزت دەکەم ئەم لیژنەیەک پێک بێنی لەسەر ئاسی هەموو فڕەکسیۆنەکان بۆی بە دواداچوون بۆ شتێ بکەن. زۆر سپاس. زۆر سپاس. کاک عوسمان سێدەری بە نووسرا و ئاراستی سەرۆکایەتی بکەن داواکاریەکانتان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من داوای ڕوونکردنەوەیەکەم لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە ماوە دەرگای پەرلەمان دائەخرێ لەگەڵ نووسینگەکان بە ناوی ئەوەی کە ئەکرێ بە پشوو بۆ نمونە لە ئێستاوە پشووی پەرلەمانە تا نەورۆز کە لە هەمان کاتدا ئێمە خۆمان بە دواداچوون ئەبێ بکەین بۆ دام و دەستگاکانی حکوومەت کە لەناو حکوومەتا بە هیچ شێوەیەک نەکراوە بە پشوو. لەبەر ئەوە داوای ڕوونکردنەوە ئەەکەم ئایا ئەم هەموو پشووە بەچی بڕیار و بەچی یاسایەک و هەروەها داوای جێبەجێ یاخود داوای ئەوە دەکەم پرۆژە یاسای لێبوردنی گشتی بخرێتە بەرنامەی کار و داوا لە حکوومەت بکەین کە ڕەزامەندی دەرببڕێت لەسەر ئەو پرۆژە یاسایی کەوا ئێمە ناردومانە بۆ ئەوان و هەروەها یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ پێویستە جەخت بکەینەوە لە حکوومەت هێرێمی کوردستان کە ئەو پرۆژەیە بنێرێتەوە بۆ پەرلەمان. زۆر سپاس. زۆر سپاس. کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بێگومان هەمیشە کە باسی خاڵێکی پەیڕەوەکەین جەنابەت فەرموویت بە یادداشت تەقدیمی بکەم. من ئەمانی کە ئێڵێم بە یادداشت تەقدیمی جەنابتانم کردو هەر یادداشتێک بە دڵی حکوومەت بێ وەڵامەکەیمان زوو پێگە هەر یادداشتێکیش هەر وەڵامەکەی ناگا. خانەنشینی هێزەکانی ناوخۆ زۆر گرنگە دیسانەوە ئەڵم بە یادداشت تەقدیمی جەنابتانم کردووە نە وەڵامم وەرگرتوونە ئازانم ئایا گەیشتو بە حکوومەت هەروەها لێبوردنی گشتی ئەو پرۆژە یاسایە دیسانەوە بە یادداشت تەقدیم کردو هیوادارم پێم نەڵێ بە یادداشت تەقدیم کردووە. هیوادارم کە لە جەلسەی داهاتووە وەڵامێک وەربگرین بزانین بۆ ئەم دوو پرۆژە یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ لەگەڵ لێبوردنی گشتی بۆ نایەتە پەرلەمان. سپاس. کاگنزار. بە ناوی خودای گەورە نزار مەلاغەفار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەداخەوە لەم چەند ڕۆژەی ڕابردوو چەند ڕووداوێکی هاتوو چۆ ڕوویدا بۆیە من لێرەوە پێشنیار دەکەم هەرچی زووە ئەو پێشنیارەی جەنابی سەرۆکی حکوومەت لەلایەن وەزارەتی ناوخۆ بێتە جێبەجێکردن سەبارەت بە تیژڕۆیی و یاخود سەبارەت بە بەکارهێنانی مۆبایل لەلایەن شوفێرانەوە بۆیە داوا دەکەین هەرچی زووە وەزارەتی ناوخۆ ڕێنماییەکانی خۆی جێبەجێ بکەن لەسەر شێوازی ڕووداوی هاتوچۆیەکان. بابەتی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ئێستادا حکوومەتی عێراقی گرێبەستێکی کردووە لەگەڵ وڵاتی سین بۆ دروستکردنی چەند هەزار قوتابخانەیەک
ئایا بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو قوتابخانەیانە لەسەر ئاستی عێراق دروست دەکرێت هەرێمی کوردستانیش دەگرێتەوە یاخود تەنها عێراق دەگرێتەوە بابەتێکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هەڵکشان و داکشانی دراوی دۆلاردا هەرێمی کوردستان لە ئێستادا چەند زانکۆیەکی ئەهلی لە هەرێمی کوردستان پارە بە دۆلار لە قوتابیان وەردەگرن بۆیە ئێمە لێرەوە پێشنیار دەکەین چیتر پارە بە دۆلار وەرنەگیرێ بە دراوی عێراقی پارە لە قوتابیان وەربگیرێ بابەتێکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە زەریبە ڕەوی یەک دانەیە پەیوەندی بە نیزامەوە هەیە بەڵێ کاکێ ویدار بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەسەلامو عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەم پرسیارانە ڕستەی جەنابت دەکەم وەکو سەرۆکی پەرلەمان بوو چمە بەستەی خۆلی پەرلەمانی کوردستان بۆ ساڵێک درێژ کرا کوا دەستوورمان دەرکرد وەزیرەکان بانکران بۆ پەرلەمانی کوردستان بۆ باشترکردنی ژانی خەڵک کێشەی گەنجەکان چارەسەرکران راپۆرتی وەزارەتی خوێندنی باڵا هەیە ساڵانە 35,000 دەرچوو هەیە دەرفەتی کاربەوەن ڕەخسێنران بەڕێز سەرۆکی پەرلەمان چی کراوە بۆ ڕاگررتنی ئاستی نزمی کوالێتی خوێندن لە هەرێمی کوردستان ئەم پەرلەمانە چی کە دەتوانێت ئیشی بکاتن بەڕێز سەرۆکی پەرلەمان نەمانتوانی پلە بەرزکردن کە بابەتێکی قانونیە چارەسەر بکەین نەمانتوانی تەقاعەدی خانەنشینی هێزی ناخۆ چارەسەر بکەین ئەم پەرلەمانە نەتوانی گرنگترین یاسای ئەم هەرێمە هەموار بکات کە یاسای وەبەرهێنانە خەڵک لە هیچەوە بووتە مەڵتی میلیۆنێر بوو نەکرا کە کەمترین و خراپترین کوالەتی خانوو پێشکەشی خەڵکی کوردستان دەکەن هەموو ئەوانەی کە بەڕێزت باسیەکەی ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانن بارێک لەسەر پەرلەمانی کوردستان و ڕوئیایەک لەسەر پەرلەمانی کوردستان دروست مەکەن کەس پەرلەمانی کوردستان تەنها دەسەڵاتە لە هەرێمی کوردستان و هەموو شتی بەدەستە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی دادوەری هەیە ئێمە پێکەوە ئیشی تەواوکاریەکەین بەڵێ کاک مەلاویس بەڕێز سەرۆکی پەرلەمان هەروەکو دیارە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵ ڕووداوی سەختی هاتوچۆ ڕوویاندا کە دوایین ڕووداویش ڕووداوەکەی باڵەکایەتی بوو کە 9 کەس لە یەک خانەوادە گیانیان لەدەستدا ئەمڕۆ بە یاداشتێک کە ئارەستەی بەڕێستانمان کردووە داوامان کردووە کە لیژنە تایبەتمەندیەکان ڕابسپێرین بۆ ئەوەی پێداچوونەوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ بە سیستەمی هاتوچۆ بەگشتی و ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ و ڕێگاوبانەکان بکەن بە مەبەستی سنووردانان بە ڕووداوەکانی هاتوچۆ لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان زۆر سپاس زۆر سپاس کاک سەروان بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە پەرلەمانتارانی کوردستان بە دەنگی ملەت هاتوونەتەیرە نوێنەراتی ملەت دەکەین و ئەلێرەشوە دەنگمان بە وەزیرە بەڕێزەکان و حکوومەتدا بۆ ئەوەی کاری باش و بە دڵی ئەو ملەتە بین ئێمە بە نووسراو چه قسە بکەم کاکە هەمووی هەر قسە دەکات کێ گوێ دەگرێت من گوێ دەکەم ئێمە بە نووسراو و لێرەش لە پەرلەمان داوای بەدواداچوونمان کرد و نووسراویشمان بۆ سەرۆکاتی پەرلەمان ناردووە بۆ وەزارەتی ناوەخۆ سەبارەت بە پێشمەرگە یعنی ئێمە ڕقمان لە وەزیرە بەڕێزەکان نییە با لێرەوە پێیان دەڵێم کەکە هیچ ناخۆشی و گرژی لە نێوان ئێمە و ئەوانەوە نییە ئێمە تەمسیلی خەڵک دەکەین لێرە بۆ جوابی نەنووسراو نەتەلەفۆن ینی لێژنەی پێشمەرگە ئەوانەی لە لێژنەی پێشمەرگەن هەمویان پێشمەرگە بووی نەچوونەتە لێژنەی پێشمەرگە یەک وەڵامی تەلەفۆنی دەستەی سەرۆکاتی لێژنەی پێشمەرگەش نادرێتەوە یعنی ئەوە جوانیە بەرامبەر پێشمەرگە دەکرێت و ناوی پیرۆز بوو لە سەرۆکی پەرلەمان فەرموون کاک پێشا بەیانی 16 سێ یادێکی میابارانکردنی شاری هەڵەبجێ چاوەڕێەوە بوومەوە لە دەستەی سەرۆکایەتی قسەیەکتان لەسرم یادە هەبێت و هیچ نەبێ باسی ئەوە بکەن کە هەڵەبجە وەکو 19 پارێزگای عێراق قبول کراوە حەقوا بوو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەسەرمە کۆمنتێکتان هەبێت ینی ڕاستە کە بەرنمەیەکی کاری هەژارانە دانراوە تێروتەسەل نییە و بەرنمەیە کە منە زانم کە ئەم کۆمنت وەرگرتنانەش تەنها بۆیە کە مدەی دانیشتنی پەرلەمان وەختەکەی زیاد بکە بەڵام تەوەقوعمە کرد بەرنمەیەکی باشتر و ماقولتر دابنرێ و لەسەر هەڵەبجەش قسەیەکتان هەبێ سپاس بەڵێ زۆر سپاس بەیانی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بە ناوی پەرلەمانەوە بەلاغی فەرمی دەبێت بەڵێ سپاس کاکاروان بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە گوێرەی خاڵی یەک لە مادەی 56 لە
یاسای ژمارەی ساڵ 1992 قسە دەکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە میواندارێشکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەم پەرلەمانە بەڕێزا حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کرد کە 33 میلیارد دلار قەرزارن لە ئێستادا. لە چەند ڕۆژی ڕابردوو 400 میلیارد دینار قەرز کراوە لە حکوومەتی عراقی لە حکوومەتی ناوەندی. ئەم قەرزە لە کاتێکدا کە باری هاوڵاتیانی هەرێمی کوردستان قورستر دەکات و داهاتوێکی زەحمەتریان بۆ دروست دەکات تا ئێستا نازانین کە بەرنامە میکارزمی سەرفکردنی چۆنە. لە ئێستادا بەهۆی گۆڕینەوەی نرخی دۆلار بۆ دینار لە حکوومەتی هەرێمی کوردستان ماگانە 4 میلیارد و ساڵانە 48 میلیارد دینار دەستەکەوێت گەر بەم شێوەیە بەردەوام بێت. لە دواخستنی موچە کە دوو ڕۆژ و سێ ڕۆژە نزیکەی 850 بۆ 900 میلیارد دینار لە کۆی گشتی لە کۆتایی ساڵدا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەمێنێتەوە. لە کاتێکدا ئەمانە باز دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر توانیوێتی بە داهاتی نەوت و داهاتی خاڵە سوورەکان موچە دابی بکات بۆ کاڵ و کورسێشکە هەبووە. بەڵام بۆچی ئەم پارەی کە ئێستا هەیە سەرباری پێشکردنی کۆمەڵێک پرۆژە یاسای باش بۆ پاشەکەوتی موچە و مەقاسەکردنی ناخرێتە بەرنامەی کارەوە. ئایا ئەم پارەیە پەرلەمانی کوردستان ڕقیبە بەسەریەوە کە چۆن دەخرێتە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کاتێکدا بەڕێ سەرۆکی پەرلەمان کە شتومەک و کاڵا لە هەرێمی کوردستان هەمووی دووقات و سێقات گرام بووە بەشایەتی وەزارەتی بازرگانی خۆشی داوا دەکەم لیژنەی دارایی ڕابسپێرم بۆ داچون بۆم بابەتە زۆر سپاس. بەڵێ سپاس بە نووسرا و ئاراستی سەرۆکایەتی بکەن ئێمە لیژنە ڕاستپێرین. بەڵێ کاک ڕزگار. بەڵێ کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەبارەت بە لێبوردنی گشتی قسەکەین پێشکردنەوەی ئەم خولی بەهارە وا بڕیار بووە پرۆژەی لێبوردنی گشتێ بێتە پەرلەمانی کوردستان و مناقەشە بکرێ بەڵام ئەوەی کە ئێمە ئاگادارین هەموو ڕێکارەکانی تەواو بووە و لە جاینەکانی شەکانی خۆیان تەواو کردەوە حکوومەت هەمووی شەکانی تەواو بووە بەڵام بۆچی نایەتە ناو قاعی پەرلەمانەوە ئەم حەزەکەینەوە سەرۆکی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی جوابمان باتەوە. سپاس. بەڵێ لە هیچ شوێنێک ئیشوکارەکانی لێبوردنی گشتی تەواو نەبووە. ئێمە کۆبوونەوەیەکی فراوانمان لەگەڵ سەرۆکایەتیەکانی هەرێم حکوومەت ئەنجومەنی وەزیران دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ لایەنە پەیوەندیدارەکان لە داواکاری گشتی کرد نەگەشتینە ئەو نەتیجەی کە تەوافقی لەسەر بێ بۆیە تا ئێستا ئیشەکە نەکراوە. کاک عەباس فەتاح. بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان ئەم ماوەی درێژکردنەوەی خولی پەرلەمانمان بەڕاستی ڕێکەوتنێکی ئەگەر عەلەنیش نەبێ زمنیان لە نێوانی ئەم فراکسیۆنانە هەبوو کە لەم هۆڵە دانیشتون و واژۆمان کردووە بۆ چەند بابەتێک گرینگە بەڕاستی وادەی پەرلەمان درێژکەینەوە. یەک لە خاڵەکانی هەمواری یاسای هەڵبژاردن بوو باقی تری بە نەزەمە هاتووە بەڕاستی چارەسەری کێشەی جیروگرفتی فەرمانبەران و پلەبەرزکردنەوەیان و تا ئەم پرۆژەی خانەنشینی کە ماوەی 2 ساڵە هەمومان 100 زار مالێرە گوتووە چۆتە حکوومەت و بە حساب خەریکە بگەڕێتەوە بێ لەم ماوەی بتوانین گفتوگۆی لەسەر بکەین و ئەم دەستوری کە هەموو خولێکی پەرلەمان قسەی لەسەرەکەین بین لێرە بیکەین بە دەستورێک بۆ هەرێمی کوردستان و هەموو ئەو گرێبەستانە و ئەو خۆبەخشانە کە چەندین ساڵە لە هەموو خولێک چاوەڕوانی ئێمە قسێکیان لەسەر بکەین. ئەگەر درێژکردنەوەی ئەمە قسەکەم بە پێی مادەی 56 چکە ئەمە بەرنامەیەکە بۆ ئەم ماوەمان داناوە یعنی نظامیە. ئەگەر ئێمە تەنها بۆ ئەوەیە هەمواری یاسایەکە بکەین و ململانەی سیاسیەکان خەریکۆ بن تا هەموارەکەین بەڕاستی بێویژدانیمان لەگەر ئیمزایەکەی خۆمان لەگە خەڵکی کوردستان لەم پەرلەمانە کردووە بۆیە بەڕاستی حەقەواز لەم بابەتە بێنین لایەنە سیاسیەکان لە دەرێ خەریک چارەسەری پرۆژەی هەمواری یاسای هەڵبژاردن ئێمەش لێرە ئەم بەرنامەیە بێنینە بەرنامەی کارەوە بەشێک لەم شتانە جێبەجێ بکەین بۆی کە لە پەرلەمان چوونە دەرێ ڕوومان هەبێت دوو قسە بۆ خەڵکی کوردستان بکەین. سوپاس. زۆر سپاس. ڕۆژان خان فەرموو. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەرەتا پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و هاوڵاتیانی شاری هەڵەبجە و کە سوکاری شەهیدانی کیمیابارانەکەم بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە و نقطە نیزامەکەشم هەر سەبارەت بە هەڵەبجەیە لە 16/3/2021 دانیشتێکی تایبەت بە کێشە و گرفتەکانی کە سوکاری شەهیدانی کیمیاباران و خزمەت گوزاریە پێویستەکانی پارێزگای هەڵەبجە ئەنجام درا و چەندین ڕاستپاردە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرا بەڵام بەداخەوە تا ئێستا زۆربەی ئەو ڕاستپاردانە کاری لەسەر نەکراوە. وەلە مانگی 2022 یاداشتێکمان بە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان یاداشتێکمان واژۆ کرد بۆ بانگێشکردنی وەزیری دارایی و وەزیری شەهیدان بۆ هەمان چارەسەرکردنی هەمان ئەو کێشە و گرفتانەی کە سوکاری شەهیدان و پارێزگاکە. داوا دەکەم لێرەوە ئەو یاداشتە بخرێتە بەرنامەی کارەوە تا ئەو کێشانەی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و بەرکەوتوانی چەکی کیمیایی و پارێزگاکە چارەسەر بکرێ و سوپاس. بەڵێ سپاس. کاک مەهدی مایکەکە.
بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەپێی مادەی 23 بڕگەی حەوت پابەندی بڕیاری فراکسیۆنەکەم دەبم لە جوڵانەوەی نەوەی نوێ و بایکۆتی دانیشتەکانی پەرلەمان دەکەم لەبەرەوەی ئەم پەرلەمانە ماوەکەی بەسەر چووە و درێژ کراوەتەوە و ئێمە بە ناشەرعی و بە نائاسایی دەزانین. بۆ سوێندم خوارد لەبەر ئەوە سوێندم خوارد لەبەر ئەوەی ئەم کورسیە مڵکی جوڵانەوەی نەوەی نوێ و نامانەوێت خەڵکێکی تری دەسەڵات ئیسیفادەی لێ بکات. سپاس بۆ ئێوە. بەڵێ سپاس. بەڵێ بەڕێزان 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 مافێکی خۆیەتی ئاساییە بەڕێزان بەڵێ ڕۆژان ئیبراهیم بەڕێزان سەبرتان هەبێ بەڵێ بەڕێز سەرۆکە پەرلەمانی بەڕێزان فەرموون ڕۆژان خان بەڕێز سەرۆکە پەرلەمانی دیف مادە 56 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی ئازاخستنت خواکەم یاسا ژمارە 4 یا ساڵا 2020 یاسا چاکسازی ئامانجێتوێ بوومە زۆر گرنگ بینە و ji bercasakirina binamaya dadperwerî û rêkxistinê bî. Ev saleke hijmarek ya nava nav lîsta şehîdan de Wezareta Şehîdayê înayne deredîf yasa çaksaziyê heta nûke ew nava masîrê wan diyar nîne ne rêveberiya xanenişîna pêşmerge xwe xudan چند جار جف بابت مد گل وزارت شهید و گل رهبری خانه‌نشین بحث کردی بس جدی نهاد نصر خطا جنابتون لجنا پیوندی دار لجنا کاروبار شهیدا راست پیرن جدی سروان نوا پراوستن یاسا جو اخبه جیب جکرن زور سپاس کاک مم اسکندر سپاس روشان خان برای خدای مازن و دلوان برای سروکا پارلمان کردستان بودن از ویرتیم رنگ پیشتر جیگل جراحات بیده کنش بر هستیاریا بابت یا ماترسیاب سرخط ما کردستان است نچارن ویریجی بحث بکیم او جی بابت هلکشان و بلندبون و رجات توشبویت شیرپنجی کردستان مخابم به تایبت پارزیا و دوکی که نکل سر آست ایکیت آستی داد یا ایکیل هرما کردستان و اوک جهه نگرانیه برای سروکا پارلمانی حتی نکه نخوشخانه که تایبت بچار سرکرنا توجبوی شیرپنجی نینه جبرنده ما پی باشه حوال تایبت ما لجنات های برمند گل وزارت و تندرستی بوماوی چنده بحث بکن که پلان و استراتیجیت و حکومت یا وزارت تندرستی چه بو روبروبونا اوه نخوشی اوش بلیویه که زور جارا او چاره سریم پیدوی بو توجبوی شیرپنجی ناوا سنترت باشه را دانامینیتون و بیده بارگیران یکا گلک مازم بود توجبوی که مجبور البازاری بکریتنش برنده داخوازت ین کلوجنا تایبتمند گلاین دیت پیوندی دار هزر و چنده داد کن و دوهوی پیوستی نخوشخانه که تایبت و چاره سرگیرنا توجبوی شیرپنجه بله زور سپاس کاک شیخ ظاهر سپاس کاک مم بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەو بابەتەی من باز دەکەم دیارە زۆربەی برادران باسییان کرد بەڵام هەروەکو تاکیدکردنەوە لەسەر ئەو مافەی کە فەرمانبەرانی شارستانی پلەکانیان لە ماوەیەکی زۆرە ڕاگیراوە لە کاتێکدا پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت هێزەکانی پێشمەرگا هێزەکانی ناوخۆ هیچیان ڕانەگیراوە تەنها فەرمانبەرانی شارستانینە لە کاتێکدا هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم ئەوان کاری تێدا دەکەن ڕۆژانە ئیشوکاری هاوڵاتیان بڕێ دەکەن بۆیە مافێکی یاسایی و ئاسایی و سروشتی خۆیانە هەرچی زووە ئەو پلیان پێ بدرێتەوە بۆیە داوا لە جەنابەت دەکەین جەخت لەسەر ئەوە بکەیەوە کە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکاتەوە زۆر سپاس. بەڕێزان ئەو سەرۆکایەتیانەی ئەو دام و دەستگایانەی کە بەرزکردنەوەی پلەی فەرمانبەرانیان ڕانەگرتووە یا دوای ڕاگرتن دەستیان پێکردووە ئیشەکەی ئەوان ئیشە قانونیەکەیە ڕاگرتنەکەی ئیشە ناقانونیەکەیە لەبەرەوە ئەوە پەرلەمانە دەتوانێت ڕۆڵی هەبێ پەرلەمان نەک سەرۆکایەتی پەرلەمان لە ناچارکردنی حکوومەت بۆ ئەوەی ئەو ئەرکەی قانونی خۆی جێبەجێ بکە. بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان دەسەڵاتەکەی بریتیە لە ئێوە. بەڕێزان ئیشەکە بە قسە تێ ناکرێ. دەسەڵاتەکەی سەرۆکایەتی پەرلەمان ئێوەن دەسەڵات دەدەنە سەرۆکایەتی پەرلەمان
ئیمزاکانی ئێوەیە دەنگەکانی ئێوەیە هێز دەداتە سەرۆکایەتی پەرلەمان. کاک جەلال کێ ماوە؟ بەڵێ کاک جەلال فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو کاگرزگاژی باسی کرد کاک عەباسیان من بەڕاستی پشتگیری قسەکانی کاگرزگار دەکەم ینی چ ڕێگەر هەیە لێبوردنی گشتی ئەنجام نادرێت هەر چار دەسەڵاتەکە سەرۆکاتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت داواکاری گشتی ئەوی تر ینی هەر چار دەسەڵاتەکە ئەو کۆبنەوانە کراوە بەڕاستی ئەتوسەر بامەدە بە قوربانی سەر سەرۆکی پەرلەمان دەزانی مۆزوعەتیە ینی ئەمە زەختەی زۆرمان لەسەرە بەڕاستی ڕۆژانە والله وبالله وتیلای ڕۆژێ ئەمە 200-300 پەیوەندیم لە سزن لە بۆ دەکرێت ینی ئەوانە کوڕ و خەڵکی ئێمەن هەیە تووشی هەڵەیەک بووە ئێستا پەشیمان بۆتەوە ینی ئەو لێبوردنی گشتیە زۆر گرنگە بەڕاستی جێ هەموو وڵاتان بوویتە نەرید بوویتە عروف 5 ساڵ جارێک ئەوان چادۆرە وڵاتای چادۆرەمان ئێوە الحەمدولله هەرێمێکی دیموکراسین ئەوان ئەو بڕیارە دەدەن ئەو لێبوردنی گشتیە دەدەکەین لۆ لە ئێمە دەرنەک ئەوی تر مۆزوعی زۆر گرنگەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە یاسای شارەوانی گەشت و گوزارمان پەسەند کرد ئەو ڕۆژە نوێنەری چێشتخانە و کۆمپانیەکان هاتن کاک لوقمان و شیرینخان و ئێمە لەگەریان دانیشتین بەڕاستی لە کاگرزاریش ئەوە درەنگ کات بارحاڵ یعنی لە هەر ڕۆژێک 100,000 دینار غرامە دانراوە باشە چۆن دەبێت ڕۆتانە و بلیۆم و ڕەمادەوە لەگەڵ دوکانێکی ئاسایی کە 4 کورسی هەیە 100,000 دوایە دەرێ هەر ڕۆژێک تاخیر بدەبی بەبی 100,000 بدە ئێ باشە بەخۆی 5 ڕۆژ عوتڵەیە لە سەری ساڵ. ڕێزان سەبارەت بە لێبوردنی گشتی یاسایە کە پەیوەندی بە دامەزراوەکانی تریشەوە هەیە. ئێمە کۆبوونەوەمان کردو و نوێنەری فراکسیۆنەکانتان لەو کۆبوونەوەیە بووە. پێم خۆشە نوێنەری فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە ئامادەیان لەو کۆبوونەوەیە هەبووە هەر کەس ناوەڕۆکی کۆبوونەوەکە بۆ فراکسیۆنەکەی خۆی لە کۆبوونەوەیەکی تایبەت بە فراکسیۆنەکەی بخاتە ڕوو. بابەتی لێبوردنی گشتی بابەتێکی هەستیارە لە ئێستایا بڵێ ئێمە لێبوردنی گشتی دەرەکەین کەسێک بیەوێت تاوانێک بکە کە ئەزانێت تاوانەکەی ئەو یاسای لێبوردنی گشتی ئەیگرێتەوە لە ناو یاسای لێبوردنی گشتیە عادەتەن مادەیەک هەیە تایە هاتووە ئەڵێ هەر تاوانێک لە پێش دەرچوونی ئەم یاسایە ڕوویدابێت جگە لە ڕیسپەرکراوەکان ئەم یاسایی گرێتەوە. پەرلەمانی کوردستان دەبێت بە هەستیاری مامەڵە لەگەڵم بابەتە بکە قەرار بێ قانون دەرکەیە بێ لە ماوەی هەفتەیەکە خوێنەوەی یەکەم و دووەم و دەنگدانیشی بۆ بکەیت لەبەرەوەی ئەوەی دەیەوێت تاوانێ بکات و سوودمەند بێ لە لێبوردنی گشتی بیر نەکاتەوە لەوەی لە ماوەیەکی لەو ماوەی کە لەبەردەستە تاوانێک بکە و ئاساییشە ئەگەر لە تاوانە ئیستیسنا ئەکراوەکان نەبێ ئەتوانێ سوودمەند بێ لە لێبوردنی گشتی. داواتان لە یەکەم بابەتی هەستیاری ئەمە لە بەرچاو بگرن ئێمە کۆبوونەوەمان کردووە داوا لە نوێنەری فراکسیۆنەکان لەو کۆبوونەوەی ئەەکەم لەگەڵ فراکسیۆنەکانی خۆیان قسە بکەن ئەمە پەیوەندی بە میزاجی شخصی و بەدەسەڵاتی سەرۆکی پەرلەمان و دەسەڵاتی سەرۆکایەتی نییە ئەمە بابەتێکی قانونی سڵفە تکا دەکەم هەر کەس لەو بەڕێزانەی لەوێ بوون لەگەڵ فراکسیۆنەکانی خۆیان قسە بکەن. کاک هاوڕێ بەناوی خی گەورەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێشەکیەک و دواتر چەند پرسیارێک لە بەڕێستان لە سەرۆکایەتی لە مێژووی کوردستاندا جوڵانەوەی نەتەوەی کورد 200 لەمەوبەر لەسەر دەستی شێخ عەبدوڵڵای نەهری لەدایک بوو دواتر شێخ سەعیدی پیران ڕاپەڕینی کرد و بۆ قوربانی و ئێستاش کەس نازانێ گۆڕەکەی لەکوێیە. شێخ مەحموود مەلیکی کورسان یەکەم مەملەکەتی سربەخۆی کوردستانی لە سلێمانی دامەزراند دوای ئەویش قازی مەحەمەد کۆماری مەهاباتی بنیادنا مام جەلال بنیاتنەری ئازادی عێراق و یەکەم سەرۆک کۆماری کوردە و دامەزرێنەری ئەم ئەزمونە و ئەم پەرلەمانەیە. تەنیا پرسیار دەکەم ڕۆژی مردن و لەدایکبوونی ئەم سەرکردانەش بۆچی وەکو بارزانی ڕەحمەتی تایبەتمەندی پێنادرێ هەڵەبجە و ئەنفار ناسنامەی ڕاستەقینەی کوردستانە و بۆ نەکراوە بە پشووی ڕسمی بۆ ئاستی دەرەوەی کوردستان و ناوخۆش ئایا ڕۆژی لەدایکبوونی کەسێک و سەرکردەیە گرنگە یان ڕۆژی ئەنفال و هەڵەبجە کام لەم بۆنانە گرنگترە بۆ دۆزی گەلەکەمان ئەم ناو هاوسەنگیە با ڕێککەینەوە هەرچەندە هیچ یەکێک لەم یادانە سیکی هەژارێکی برسی تێر ناکە داواکەم لە بەڕێستان پێویستە ئەو بڕیارەی لە پەرلەمان دەرچووە بێتەوە پەرلەمان کارا بکرێتەوە بە جۆرێک لە جۆرەکان کە تەوازنی سیاسی تیابێ یان ئەوەیە لایەنە نیشتیمانیەکەی ڕەچاو بکەین و داواش لە بەڕێست دەکەم نەهێڵی قسەکانمان لە پرۆتۆکۆل بسڕێتەوە ناسڕێتەوە قسەیەک نەکەی کە لە دەرەوەی پرۆتۆکۆل بێ کەس ناتوانێت قسەکانە بسرێتەوە بە ڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان بە ژمارەی یاسایی پێیان وایە هەر بابەتێک
هی ئەوەیە ڕۆژێکی بۆ دابنرێ هەرج بابەتێک بێ هیچ مانعیەک نییە پێشنیازە بڕیارێک بۆ بابەتە پێشکەش بکەن لە ڕابردووە ئەندامانی پەرلەمان پێشنیازە بڕیاریان پێشکەشی پەرلەمان کردووە دەنگی لەسەر دراوە بۆ ئەوەی ئەو ڕۆژانەی کە عەرزکردن کرێنە پشوو هەر ڕۆژێکی تر ئەتانەوەی ئیزافە بکرێت توانن پێشنیازە یاسا پێشکەشی پەرلەمان بکەن سەرۆکایەتی ڤیتۆی لەسەر هیچ پێشنیازە یاسایەک نییە بەڵێ کاک شاخەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان لێرەوە پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجەی خۆشەویستەکەم بە بۆنەی تەواوکردنی ڕێکارە ئیداریەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە کە ئەمە بابەتێکی گرنگ و بابەتێکی مەوزوعیە بە نیسبەت دانیشتوانی پارێزگای هەڵەبجە خاڵێکی کە لێرەوە داواکارم هەر تیمێک لە ئەنجومەنی وەزیران لە تیمەکان کە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانن مانعیان هەیە لە ناردنی پرۆژە یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ ئاسایش ینی پێمان بڵێن بۆمان ڕوونکەنەوە ڕوونکردنەوەشمان بنێ لەسەر ئەو بابەتە چونکە ئەوە هیچ بەبەریەوە نەماوە هێزەکانی ئاسایش و ناوخۆ لە ڕاستیە زەختێکی زۆرمان لێیەکەن و حەقی خۆشیانە ئێمە وەکو لێژنەی ناوخۆ ئیشمان لەسەر کردووە داواکەین ئەنجومەنی وەزیران دەست و برد بکەن لە ناردنی پرۆژە یاساکە خاڵێکی کە داواکارم لە ئەنجومەنی وەزیران بودجەیەکی جیاوازتر لە داهاتی سلێمانی تەخسیسکەن تەرتیبکەن بۆ تەواوکردنی پردی تۆقود لەبەرەوەی شارە زۆر ئەبەسێتەوە بە پارێزگای هەڵەبجەوە سواس بەڵێ زۆر سپاس سەبارەت بە پێشنیازە یاسا یا پرۆژە یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ سەرۆکایەتی پەرلەمان بەڕێزان سەرۆکایەتی لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕاستپێرن بۆ ئەوەی بۆ کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی کوردستان راپۆرت و ڕوونکردنەوە سەبارەت بە چارەنووسی پرۆژە یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بهێنن و لە بەردەمی پەرلەمانە عەرزی بکەن کاک ڕزگار فەرموو بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پارلەمان سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی کارەسات لە هەرێمی کوردستان ڕوودانی سیارە ئەمە وەکی لژنەی ناوخۆ زیاتر لە 3 ساڵە باسی ئەو بابەتەمان کردووە نیگەرانی خۆشمان بە وەزارەتی ناوخۆ وەزیر ڕاگەاندووە و پێشنیاری پێویستیشمان ئاراستەی وەزارەتی ناوخۆ کردووە لە شێوازی وەرگرتنی مۆهلەت و کردنەوەی نویسینگە و ئاکادەمیە فێربوونی لێخورین و ڕێکارە یاساییەکان بۆیە داوا لە بەڕێزان دەکەین کە سەرۆکاتی لژنەی ناوخۆ ڕاست پێرێن بۆ ئاراستەکردن و پێداگیریکردن لەو پێشنیارەکان لەم 3 ساڵە ئاراستای وەزارەتی ناوخۆمان کردووە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس لیژنەی ناوخۆ خۆتانەوە دەسەڵاتتان هەیە بەڕێزان بەم شێوەیە دانیشتنەکە کۆتایی پێێنی